بەپێی هەڵسەنگاندنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەم ناوچە دارستانانە مەترسی لە ناوچوونیان لەسەر. دارستانی سروشتی وەختێک لە ناو ئەچێ یعنی بەدەستی مرۆڤ ناتوانانی قەرە بوویکەوە چوم هەم کەش و هەوا گۆڕاوە هەم ئەو درەختش کە بە شێوەیەکی سروشتی سەر هەڵەدا مرۆڤ ناتوانێت بەو جۆرە پێی بگەێنە و دروستی بکە. ئێمە لە هیچ کاتێکا ڕێگری ئەو خۆشەویستانین کە داری دارستانەکان بڕن بە مەرجێ دارەکە شکاوە ئیسفادەی لێ بکەن یاخود لە قوپۆپی دارەکان بکەن بۆی بە ساڵی ئایندە ئەم دارە زیاتر گەشەکە. ئەوەی کە بایعەکەی لەسەر ناحی ناڵپارێز و قەزای پێنجێن نابێتەوە بەرمیلێنەوە دۆرەگرێ بەرمیلێنەوەتیش بۆم سنوورەی ئێمە بۆ ئەگرە ئەتوانم بڵێم وەکو پەرداخێک ئەوایە کە لە هاوی ناتوونی و بێ و بیخۆیتەوە. وەڵڵا ئەگەر نەوت نێت یەک درەختی سەوز نامێنێ بە پێوە هەمێ بڕنکان. بێگومان کوردستان پێگەیەکی تایبەتی خۆی هەیە بۆ دارستانەکانی بە تایبەتی داربەڕوو بۆ بەپێی هەڵسەنگاندنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەم ناوچە دارستانانە مەترسی لە ناوچوونیان لەسەر کۆمەڵێک هۆکار هەیە کە بۆتە هۆی کەمبوونەوەی ڕوبەری ناوچە دارستانەکانی داربەڕوو و دیاترینیان بەکارهێنانی داری داربەڕۆوە بۆ گەرمکردنەوە بەدەرلەوە بۆ خەڵوز کە بۆ گۆشتبرژان و یا خۆراک بەکارهێنرێ ئەمانە مەترسیەکی یەکجار زۆرن لەسەر دارستانەکانی داربەڕوو دارستانی داربەڕوو گرنگی تایبەتی خۆی هەیە بۆیە ئێستا لە جیهانە باوی ئەو جۆرە دارستانانە نەماوە بە تایبەتی دارستانی سنەوبەر بۆ ژینگەیەکی وەکو ئێرە نابێ ڕاستە ئەڕێت بەڵام لە ڕووی هەمە چەشنە و داڵدەدانی ئەو باڵندە ئاژەڵە کێویانە و مێروانەی کە هەیە بنەڕەتە هی ئەم ناوچێنێ بۆیە دارستانی داربەڕوو هی ئەم ناوچەیە هەزاران ساڵی پێچۆ کە خۆی گونجانەوە لەگەڵ ئەم سیستەمە ژینگەیە بۆیە دەبێت پارێزگاری لێ بکرێت دەبێت گرنگی تایبەتی پێبێرێ لەگەڵەوە بەشێک بێت لەو نێتوەرکی یان ئەو ناوچانی کە پێویستە لە کوردستانە نێتوەرکێکی ناوچەی پارێزرا و بە تایبەتی بۆ دارستانەکانی داربەڕوو دروست بکرێت کە ئێمە لە پلانە لەگەڵ حکوومەتی هەرێمە بۆی ئەو ناوچانە بپارێزرێ بە تایبەتی دارستانەکانی داربەڕوو. دیارە ئێمە وەکو بەڕێبەرادی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی بە بەردەوام مەفارزمان لە کەژوچیەوەکانێ بە مەبەستی ئەوەی کە دەستدرێژی نەکرێتە سەر ئەم سروشت و ژینگەیە کە هەندێک لە هاوڵاتیان بەداخەوە لە پەنجەی دەست تێناپەڕێ بە بەردەوام سەرقاڵی ئەوەنداری دارستانەکانە بڕن بە عوزر و بیان و ئەوەی کە گوایە سوتەمەنی نییە لەم کاتە بۆیە پەنایان بردو بۆ سۆبەی دار و داری دارستانەکانە بڕن. ئێمە لە هیچ کاتێکا ڕێگری ئەو خۆشەویستانین کە داری دارستانەکان بڕن بە مەرجێ زەرروزیان بەرداری دارستانەکان نەگاو سروشت و ژینگە نەشێوێنن لە کاتێکە ئەیانێ سوود لەم دارانە ببینن لە کاتێکە کە دارەکە شکاوە ئیسفادەی لێ بکەن یاخود لە قوپۆپی دارەکان بکەن بۆی بە ساڵی ئایندە ئەم دارە زیاتر گەشەکە واتە پێی ئەوترێت تەحسین ئەتوانن لەم ڕێگەی سوودمەندی ئەم دارانە ببن بەڵام نەک ئەوەی کە زەرروزیان بەرداری دارستانەکان بگەن بێن لە بنەوە دارەکە ببڕنەوە لە قوپۆپی دارەکان بکەن بە ئاگاداری مەفارزەکانی ئێمە هەموو کات و سادێ هاوکاری نەگەڵ و خۆشەویستانەیە کە سوودمەند بن لەم داری دارستانانە لەوانەیە کەسانێک لە سنووری گوندەکە یەکە زیاد دوو کەسی تایە هەبێ کە پابند نەبێت دیارە کەسەکانش دیارە و مەفرزەکانی ئێمە ئەم سەرپێچی کارانە دەستگیرەکەن ڕوڕی یاسایانەکەنەوە و لە هەموو کات و سادەکە ئێمە داواکاری نەو خۆشەویستانە کە پابندی ڕێنمایەکان بن کە ئەم سروشت و ژینگەی لە خۆیان ئەشێوێ لیان تێکە چێ واتە ئەتوانن ئێمە لە هەموو کات و سادێکە هاوکاریان من کە بە سوود ببینن لە قوپۆپی دارەکان لە دارە وشکەکان لەو دارانەی کە لەگەڵ باوبارانە هاتۆتە خوارەوە شکاوە ئەتوانە سوودمەندی ئەوانە ببن. ئێمە ئێستا مەفرەزەکانمان حازرە بۆ ئیجراتکردن لەگەڵ ئەو کەسانەی کە دیاردەکان کردو دیاردی داربڕین سواری سیارەکە بینن بۆ ئیجراتکردن لەگەڵ ئەو کەسانە کە ئیشی نەقانونیان کردووە. ئێمە زۆر جار کە دەرچوونەکانمان هەیە دەرچوونەکان بۆ شاخ و دۆڵەکان لە ڕێتیایە لە ڕێەکان زۆر جار سیارە پێ سەر ناکەوە بەهۆی ئەوەی کە ئاو کەندڕی ئاو بارە ناو دڕیوەتی ئەوانە ئێمە ماتۆرسکیلمانەیە ماتۆرسکلەکان ماتۆری
دایرەن و ڕقەمی پۆلیسی پێوەیە زۆر جار دەرچوونەکانمان بە ماتۆسیکلەکان ئەنجام دەین بۆ ئەوەی بزانە کەشفی شوێنەکان بکەین بزانە ئەم دیاردانە لەکوێ ڕوویداوە و لەکوێ دیاردەکە سەریاڵداوە ئێمە ئیجراعاتمان لەگەڵ ئەو کەسانە بە ماتۆسیکلەکان کە زۆر جار کە بۆیان ناگیرێت بە تەسویرمان لایە درۆنمان لایە زۆر جار بە درۆنەکان تەسویریانەکەین و دیاردەکە دەن بە حاکم و حاکمیش لێ پێچینەوەیان لەگەڵاکە. ئێمە ئەمڕۆ لە کاتی دەرچوونەکانماندا ئەم دارەمان بینی کە بە شێوەیەکی نازانستی براوە بەڕاستیەکەی ئەم دارانە ئەمەیان بۆ خەڵوزە بۆ خەڵوز بەکارێنین بۆ گەرمکردنەوە بەکاری نایێنن ئەمە سەرپەلی دارەکانە ئەم سەرپەلی داران ئێمە لەگەڵ ئەمە زۆر کێشەمان نییە بەس ئەم دارەیان دارێکە باوەڕکە زیاد لە 50 ساڵ بۆ 6 ساڵ عمری ئەم دارەیە ئەم دارە بە 56 ساڵ وای لێ زۆر جار ئەم دارانە کە بەو شێوە نازانستیەکە ئەبڕێت بە شێوەی چاڵی بۆ هەڵەکەنن ئەیکەن ناو چاڵەکەەوە و ئاگری تێبەردەنەکە ئەوێ بۆ خەڵوز زۆر جاریش دیواری بۆکەن وەکو دیوارێکی حوشەی گیار ژوورێک سەری داپۆشن و ئەیکەن بە خەڵوز ئیسا ئەچین بیبینن چۆنەکرێ بە خەڵوز. بەڵێ دیارە ئێمە هەرچی کارەکانمانەیە بەپی یاسا ئەنجامی ئەدەین و بەپی یاسا ئیجراعات لەگەڵ و کەسانەکەن کە سەرپێچی لە ڕێنمایەکانەکەن بۆ ئێمە یاسا ژمارە هەشتی ساڵی 2008مانە یاسا ژمارەدەی ساڵی 2012مانەیە بەپی ئەم یاسایانە ئەو کەسانی کە زەرەرزیان بەر سروشت و ژینگەی سنوورەکە ئەگەێنن داری دارستانەکە ئەبڕن ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێنماییەکانی پۆلیسی دارستان بێت لە قوپۆبی دارەکان کە وەکت پێشتر ئاماژەمان پێدا ئەمە ئێمە هاوکارین لەگەڵیان و دەستخۆشیان لەکەین لەبەری بۆ ساڵی ئایندە ئەم داران زیاتر گەشەکە بەڵام کە بێت تەمەنی ئەم دارە لە 100 بۆ 150 ساڵە بێ بەدەستی ئەنقەس دارەکە ببڕێتەوە یاخود نەک بەدەستی ئەنقەس هەر بۆ حەز و ئارەزووکی خۆیان لە ناو دارەکە ئاگرەکەنەوە زەرەرزیانێک بەر ئەو دارە ئەگەن کە تەمەنی سەروی 150 ساڵە ئەو کەسانە دیارە غەرامەی مادیەکان 5 ملیۆن دینارە و بەندکردنەکەیان لە 6 مانگ تا ساڵێک و لە ئەکەوێتەوە دەسەڵاتی دادوەرە بەڕێزەکان و ئەگەر بێت و زەرەرزیانی بۆ نمونە ئەم دارستانێکی ئێمەتیان زەرەرزیانێکی گیانوە چەندین داری بڕیوە بەپی تەمەنی دارەکان ئێمە کەسی سەرپێچی کار ئیجراعات لەگەڵا ئەکەین و سزای مادی ئەدەین کە سزا مادیەکەی دیاریکراوە وها بەندکردنی یاسایش ئەکەوێتەوە ئەستۆی دادوەرە بەڕێزەکان ئێمە کەسی سەرپێچی کار دەستگیرەکەن و ڕوبڕووی یاسایەکەینەوە دیارە لە کاتێک ئەم خۆشەویستانە دێنەنە ئەم سنوورە کە سنووری خۆیانە دێن لەم سنوورە چەندین داری وشک لەگەڵ باوبارانە هاتۆتە خوارەوە ئاگاداری مەفرزەکانی ئێمەکەن لە ئێمە لە هەموو ناحیەکە بنکەمان هەیە و لە هەموو قەزایەکە بەشێکمان هەیە ئەتوانن بە ئاگاداری مەفرزەکانی پۆلیسی دارستان کە ئاگاداریان بکەنەوە ئەتوانن لەم باقی خۆیانە چەندین داری وشکی تایە بە چاودێری ئەوان و بە ئاگاداری ئەو مەفرزانی ئێمە ئەوان سوودمەندی ئەم دارانە بن. من والله نو داران لحكومتهم كريوه مداري وشكا غاباته بمزايد لهم كريوه لحكومتهم كريوه كتاب ما هم مداري غير بيانوتهم داري ترببري 600 غرامته بوم ناتوان بيبرم او داراني كوشكو من امام الحكومه كريوه يبرموا كوي كمو بما يفرشم هم كري كارغان استفاده مليكن هم ساق لوريغي استفاده هم ساق ماكينه استفاده مليكا خوش مگر خوير متي ماشيكم دسكي بو معلوم ناركم خواني بر قال ندار ونبو بارين نودني يعني اوش نود سري ونغران بو ناكرت مجبور چی بکە پەنانێ بۆم دارە بڕێ هەیە بڵێ بۆ نمونە ئەم دارێ من وشکە لە حکومەتم کردووە بەس خەڵکی شەیە تێدای تەر لەو شاخانە دارە بڕێ ئەوانە ناچارە پارەی پێێدار بکڕێ خۆ ماڵ مناڵەکەی ڕێک ناکاتەوە لە سەرما بەخۆ هەرم بەیانە دوان ناتۆی کەمەلا بۆ بە نای خۆتی عربیان دارمێتن بەسەر چاوتی بە چەندتم بە 150 زۆرە من بعدا هەزای خاتر بێ وڵی دازان پارەم پێ نیە بەڕاستی فەقیر موانە بەشمانێ دارم بۆ جێبڵێتم بەسەر چاوانێ دار بۆ جێڵم قەچێکە بەخۆم هەچەند بە پارە کڕیمەوە بە پارەش بۆیان بڕیم و پاش ئاکویان کردوەوە بەس لەبەر خاتی خۆتی ناچارم.
ڕێکخراوی ملەکەوە ڕێکخراوێکی خۆبەخشی قازانجنەویستی سربەخۆیە کە لە ساڵی 2013ەوە دامەزراوە بە شێوەی گروپ لە ساڵی 2015 مۆڵەتی فەرمی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان وەرگتووە. ئەتوانین بڵێن کار و چالاکیەکانی ڕێکخراوی ملەکەوە لە 4 بوارەخۆیە بینێتەوە کە مەیدانی تیمان هەیە مە بەشداری کوژانەوەی ئاگری دارستانەکان ئەکا و ساڵانە هەڵمەتی ناشتنی نەمامان هەیە و لە بواری وشیاری سیمینار و سەردانی گوننشینان و کۆبوونەوە لەگەڵ گوننشینان و لە ناو قوتابخانەکانە سیمینار و چالاکیمان هەیە و بە شێوەیەکی گشتیش وەکو ڕەوشی چاودێریکردنی ڕەوشی ژینگەی هەرێمی کوردستان ساڵانە ئێمە یادداشت ئەدەینە لایەنە پەیوەنددارەکان و هەموو ساڵێک بۆ ئەم مەبەستە سەردانی لایەنە پەیوەنددارەکان ئەکەین و سەردانی دارستان و پاوانەکان ئەکەین، یعنی بەشێکی زۆر لە کار و چالاکیەکانمان چڕ کردوتەوە لە پێناو پاراستنی دارستانەکان و تەرکیزی زۆر ماخستۆتە سەر پاراستنی دارستانەکان. یەکێک لە مەترسیەکانی سەر دارستانەکان سووتانی ساڵانەیانە لە وەرزی پوش و پاوان وشکە بێ بەشێکی زۆر لە دارستانەکانمان ئەسووتێ بەداخەوە. یەکێکی دیکە لە مەترسیەکان بڕین و لە ناوبردنیانە بۆ مەبەستی تایبەتی یا بۆ خانەباخی یاد ئەتوانم بڵێم ئەو تەجاوزانەی کە ئەکرێتە سەر دارستانەکان. ئەمە بەش خاڵی دووەم. خاڵی سێممان کان و مەقلەعەکان کانە بەردەکان و خاڵی چوارەممان بڕینی بۆ مەبەستی سوتەمەنی وزە. بەداخەوانێ ئەتوانم بڵێم بۆ مەبەستی سوتەمەنی وزە چەنە زۆری کاریگەری کردوتە سەر دارستانەکان شێوازی بڕینەکە کاریگەری زیاتر کردوتە سەر دارستان. واتە ئەتوانم بڵێم لە ئێستادا بەهۆی بوونی هەندێک ئامێری مشار و ئەو شتانە یعنی بڕینەکە زۆر بێویژدانانەیە کارەساتەکە لەوەیە. ئەمە جەوهەری مەترسیەکە یەکنا لە کۆنەوانێ گوننشینان خەڵکی ناوچە دارستانەکان داریان بەکار هێناوە بەس بە شێوازێکی عورفی تا ئەتوانین بڵێن زانستی بووە کە سوودیان لەسەر پەل و داری وشک و ئەو دارانە وەرگتووە کە وەچیان هەیە کە بەشێکی زۆری ئەمە پەیوەندی بەوە هەیە کە هاوڵاتی سوتەمەنی بەردەست نییە واتە توانین بڵین سوتەمەنی بە شێوازێکی بە نرخێکی گونجاو بەردەست نییە کە بەکاری بێنێ بە تایبەت لە ناوچە کوێستانەکان و ناوچە شاخاویەکان. ساڵان نەوتیشمان بەکاردێنە نەوتی شەبوو بڵین هەردووکمان ئایستان بەڵام دارەکە کەمتر بەڵام ئەو ساڵ بە حکمی نەبوونی ئەو نەوتە و ساڵ نەوت نەهات نەوت نییە ئێمە دار بەکاردێنین نابێ داری تەڕش بێنین لە پاوانەکەی خۆشمان ناتوانین بیبڕین لەبەر پۆلیسی دارستان لە شاخە ئێنین بە وڵاخە ئێنین ئاسانکاری پێیا بۆ دارەکەی مشارمان هەیە بە مشار ئاوە لەت یەکەین و بەبیش ئاوا قاشەکەین بە حکومیەوەی بەناشکوونەبی چەند ساڵە بە فریژ نەکەوتوە دارەکان بشکێنێت و داری وشک بێنی داری وشکی زۆر کەمە دەست ناکەوێت مەزبورین ئەبێ دارەکەش پەیدا بکەین و بیبڕین لەبەرەوەی لەبەر ماڵ و مناڵەکەی سەرمایانە بێ نەخۆشە بن ئەی چی بکەین بە مەزبوری ئەگەر نەوت نەبێ چی بکەین. ئەمە وەکو کارگەیەکی تەنەکەچی کە مانگ بەرەوڵی پاییز دەچێت دەچێتە مانگی 11ەوە بابەتەکانمان ڕۆکاتە دروستکردنی زۆپا و بابەتەکانی زۆپا ینی بۆری و کڵاو و عکس و ئەمانە. ئەم ساڵ جیاوازەیەکی زۆر هەیە لە ساڵانی تر لە فرۆشتنی زۆپایە چونکە بە ڕێژەیەکی زۆر زیاتر دروستمان کردووە و بۆری و بابەتەکانی تری هەمومان زیاتر دروست کردووە. دروستکردنی زۆپا لە چاو ساڵانی ڕابردووە ڕێژەکەی نەک دوو قات وەلانێ سێ قاتیش بوو بێ من نەزانم ئەڕۆم بە شوێنێکا دە دوکانی زۆپا زیای کردووە چکە ئاسانی کڕێ بە جوملە و ئیفرۆشێ کە بەکارهێنانی خۆگەرمکردنەوە کاچینە بابەتی زستانەوە نەوت و غاز و کارەبایە کارەبا کەم بوو ئەوە بەکاری نایانینەوە تەڵان کاتێک کە بڵێ نەوتەکەش حسێبەکەی یان گرانە وەدا بەشیش نەکراوە ڕێژەی غازەکەش کەمە مەجبور خەڵک ڕۆکاتەوە دارەکە ئەویشەوە نەبێ بڵێ وەڵا هەمووی داری هەیە بڕوان پێوکە تەختەیە نێت بابەتی پلاسیکە نێتیەکە ئەو نێ من ئاگادار بتێکم خەڵکیش یەک خەڵکی ناو شاریش دەی کڕێک نەک هەر خەڵکی دەرەوە. هەتا ئێساکیە چەندێک دیفاع لە خۆمان و لە مافی خۆمانەکەین ئەوە نێش دیفاعکەرین لە سروشتی وڵاتەکە و لە داری وڵاتەکە لە یەشنەوەی
ئەو سیما جوانە بۆ لادێکەمان و دارسانەکانە پارێزین چەند لە قوپەلێکی دارەکە ئەگەر بەکار بێنین ئەویش بۆ شێوەی بەکاریێنین کە زیاتر بایەخ بین بە دارەکە بۆ جوانی سروشتی دارەکە و بۆ جوانی سروشتی وڵاتەکە ئەگەر چەند لقەدارێک بەکاربێنین بۆ سووتانی زۆپاکان ئەگەر پەنا نەبێتە بەر زۆپایدار و زۆپایدار نەبێت ژیانتیایە ئەستەمە ژیانتیایە ناڕەحەتە ئەگەر بیشتوێ بە زۆپای نەوت بشی لێرە بەلانی کەمەوە بێ ساڵێ تۆ 3 بۆ 4 بەرمیل نەوت بەکاربێنیت و زۆری نەیەکێ توانم بڵێ مە وڵاتی خۆمانم ڕۆکە توانای ئەوەی نییە ساڵێ 2 بەرمیل نەوت 3 بەرمیل نەوت بکڕێ بەرمیلێ نەوت بە سەروی 200,000 دینارە نێزیکە بێتەوە لە 300,000 دینار بیکڕێت بیسووتێنێ لە ماڵەکەی و بەکاری بێنێ ماڵ و مناڵەکەی پێگەرم کاتەوە ئەمەیان لایەنێکی مەجبوریە کە پەنا ئەباتە بەر ئەوە لە دارەکە ئەبڕێ و ئەی سووتێنێت لە زۆپاکەی بۆ گەرمکردنەوەی ماڵ و مناڵەکەی هەوڵ ئەین دارەکە جوان ئەەکەی نەک ئەوە سیمای لادیەکەمان ناشرین کەین یام سیمای ئەو دارەکە لێی ئەبڕین بۆ سووتاندن ناشرینیکەین هەتا داری وشکی ژوەسابێت ئەتوانم بڵێم تا ئێساکی ئێمە داری تەرمان بەکار نێناوە ئەوە زۆرینەی لادیەکان هەیە لەبەر بەرژەوەندی خۆیان دارەکە ئەبڕن و بەکارێنن توجارەتی پێوەکەنەوەیکەن بە سەرۆت و سامان و بەپارە بۆ خۆیان ئەشوانم بڵێم بۆ شێوەیەش احتیاج و محتاج نەبن کە ئەو دارە و ئەو سروشتە ناشرین ئەکە نەیبڕن بێگومان ئەگەر بێت و خوا نەخواسان دارستانەی داربەڕوانە ڕووبەرەکەی کەم بێتەوە چانسی ڕوودانی لافاوزیا ئەکە داڕمان نەبێتە هۆی گۆڕانی کەشوهاوا گەرمبوونی و ناوچانە گەرمبوونی و خاک و خۆڵی هەیە لەگەڵەوەش چانسی بڵاوبوونی کۆمەڵی نەخۆشی درمی جیا ئەکات کاماواکە ناهاوسەنگی لە سیستمی ژینگایە بێت دەبێتە هۆی ئەوەی کە کاریگەری نەرێنی زۆریە بێ بۆیە ئەبێم دارستانانە بە شێوەیەکی زانستی پارێزگاریان لێ بکرێت پێویستی بە چاودێریکردن هەیە پێویستی بە بەڕێوەبردن هەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی پلەندانان دارستان و پاوان لەگەڵەوەشەوە دەستی پاراستن و چاکردنی ژینگە و پۆلیسی دارستان زانکۆکان و لەگەڵ خەڵکی ناوچەکان گرنگی تایبەتی خۆیان هەیە دەبێت بزانن لە ڕووی کللتوریە لە ڕووی زانستیەوە لە ڕێی بەڕێوەبردنەوە هەماهەنگی هەبێ و نرخ و بەهای ئەو دارستانانە بگەڕێنێتەوە و بڕواناکەم ئەوەندە ئیشێکی قورس بێت دەتوانرێت ئەم دارستانە جوانانی کوردستان بپارێزێت و ئیشی لەسەر بکەین. دارستانی سروشتی وەختێک لە ناو ئەچێ یعنی بە توانای مرۆڤ بە دەستی مرۆڤ ناتوانانی قەرەبوویکەوە چون بۆ نمونە دارستانێکمان هەیە 10 دۆنمە هەر دۆنمێک بەلانی کەم کەماوانە زیاتر لە 250 بۆ 300 درەختیتیایە ئەم درەختانە کە وەختێ بۆ بە دارستان هیچ تێچوێکی نەویستووە ئاوی نەویستووە دەستی مرۆڤی نەویستووە ئێستا بەهۆی گۆڕینی کەشوهەواوە ینی بێت تۆ بدەوێت ئەو ناوکی بەڕووە ئەو دنکی بەڕووە لەو ناوچەیە سەوسکەی بە هیچ جۆرە ینی ئەمە تەجروبەمان کردووە لە ساڵی 2015 لەو تەجروبەیە ئەمانەوەی سەرکەوتووە بەڵام بەداخەوە بۆمان دەرکەوتەوە بە دەستی مرۆڤ ناتوانێت ئەو دارستانە بنیاد بنێتەوە چون هەم کەشوهەوا گۆڕاوە هەم ئەو درەختش کە بە شێوەیەکی سروشتی سەر هەڵەدا مرۆڤ ناتوانێت بەو جۆرە پێی بگەێنێ و دروستی بکە. ئەم کارانەی کە ئێمە ئەیکەین پارێزگاریکردنە لە سەرجەم مرۆڤایەتی نەک بە تەنیا لە پێناو حەز و ئارەزووی خۆمان و لە پێناو کارێک ئەوە بکەین ئێمە لە کاتێکە ئێمە نەیەشین سروشت و ژینگە تێک بچێواتە مانەوەی سەرجەم ئاژەڵ و باڵندەکانەوە لە هەمان کادا زەرەر و زیانی تەندروستی تەوازنی ژینگە تێک نادا واتە ئەمە نەک تەنیا پۆلیسی دارستان ئەمە کاری هەر یەکێ لە ئێمەیەکە لە کاتێکە ئەبینن هاوڵاتیە لە پێناوی جیرفان پڕکردنی خۆیان دێ ئەم داری دارستانانە زەرەر و زیانە گەێنە لە بنەوە ئەم دارە ئەبڕێتەوە ئەمە زەرەر و زیانە بە سروشت و ژینگە ئێمە وا پێویستەکە هەر یەکێکمان خۆمان پۆلیسی دارستان من پابندی ڕێنمایەکان بین ئەو هاوڵاتیە ئەگەر خۆشی تووشی سزای یاسایی نەکە ڕێنمایی بداتە زانێتی کەسەکە کەسێکی سەرپێچی کار ئەتوانێت لە هەمان کادا ئاگاداری مەفارزەکانی ئێمەی لێ بکات لە کەژوچێوەکان بڵێ لە فلانشۆر فلان سەرپێچی ئەو بە بەردەوام ئێمە بەپرسی گەڕۆکمان لەم کەژوچێوانەشەیە و لە هەموو کاتێکە ئێمە خافڵ نەبووینەکە ئەو کەسانی کە پابندی ڕێنمایەکان نابین ئەو کەسانە دەستگیرەکەین و ڕوبەڕووی یاسایانەکەینەوە. دیارترین دلیل کە ئێمە نمونە هەمانە جۆرە دارکردنکاریەک هەیە بەداخۆ لە کوردستانە کەم بۆتەوە ئەمیش بەهۆی چیە پێویستی بۆیە بە پێویستی بە دارستانی داربەڕووی زۆر گەورە و بەرز هەیە لەوانێ زۆربەی دارستانەکانی داربەڕوو داری وایتە 500 ساڵە بەڵام بەهۆی تێنەگەشتنی تاکی کۆمەڵگە ئێمە ناتوانێت بزانێت کە و دارستانە داربەڕوانە کەم چەندە بەتەمەنن لەگەڵەوەشە گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ جۆرێکی دیاریکراو لە باڵندەکان بە تایبەتی هەنە جۆری دارکردنکارە هەیە زۆر کەم بوونەتەوە مەش وەکو ئیندیکەیتەرێک وەکو دلیلێک بەکارەهێنێت کە بینین چۆن کاریگەری مرۆڤ لە بڕینەوە و دارستانانە وای کردو کە ژمارە و جۆرە باڵندانە و هەنێ جۆری باڵندەی تر کەم بێتەوە.
وەڵا ئەگەر نەوت نێت یەک درەختی سەوز نامێنێ بەپێ هەمێ بڕن کاک خەڵکی مەجبورە ناچارە ناچارە چی بکە ینی هەیە نانەکەی بە ئەودارێکە زۆپاکەی خۆی گەرمەکاتەوە بە ئەودارێ چی بکە هەر ئەوەش کە بە مەجبور بچێ ئەو بکەوتەوە خۆ ئەزانێ مەمنوعە سوور ئەزانێ مەمنوع ئەمە تاوانێکە من ناچارە ئەنا بەخوا ئەگەر نەوتە بێ و ئەمە بەخوا حەج مەجبورە بچێدای تەر ببڕێ کابرا ساڵانە بەرمیلێک نەوت ئەوەی کە بایعەکەی لەسەر ناحی ناڵپارێز و قەزای پێنجێن نابێتەوە بەرمیلێ نەوت وەرەگرێ بەرمیلێ نەوتیش بۆم سنوورە ئێمە بۆ ئەگرە ئەتوانم بڵێم وەکو پەرداخێک ئەوایە کە لە هاوی ناتۆ لە مانگی حوت ئاتونی و بێ و بیخۆیتەوە یاسایەکی زانستیمان هەیە ئەڵێ تۆ ئەو بڕێی کە بەکاری هێنی نابێ زیاتر بێت لەو بڕەت کە گەشە ئەکا واتە ئەگەر دارستان گەشەی دارستان پێوانە بکەین بەو بڕێک کە ئێمە بەکاری هێنین ساڵانە ئەو بڕێکە بەکاری هێنین چون نازانستیشە زۆر زیاتر لەو بڕێکە گەشەمان هەیە ئەگەر ئەم شێوازە بەردەوام بێ ئەگەر ئەم شێوازە بڕینە بۆ سوتەمەنی بەردەوام بێت ئەوە دارستانەکانمان ڕێژەیەکی زۆری لە دەزەیە شێوازەکەی ئەگۆڕێ بۆ دارستانی تاک دارستانی چڕمان نامێنێ وردە وردەوای لێ ئەتوانم بڵێم ئەو ناوچانی کە دارستانە ئەبێتە نیمچە بیابان چونکە دارستان لە ناوچوو ڕۆکەکەشی لە ناوەچێ باڵندە و زیندەوەر و گیاندارەکانیشی وردەودە کۆچەکەن و لە ناوەچن ئەو کاتە یعنی شتێکمان نامێنێ بە ناوی دارستان چون دارستان کە پێناسی بکەی گشتیە هەم دارستانە هەم زیندەوەرە هەم پەلەوەرە هەم ڕووەکە کە بەشێکی زۆر لە ڕۆکەکان هۆکاری دارستانە کە ڕووەک لەو ناوچەیە دروزە بێ و سەر هەڵئەدا و ڕووەکی دەگمەن و بەهادار و حتا ئەتوانم بڵێم ڕووەکی پزیشکیش لە ناوچە دارستانەکان بڕێکی زۆرمان هەیە ئێمە دوژمنایەتیمان لەگەڵ هیچ کەسێکان نیە خۆشەویستیمان بۆ یەکە بە یەکیانە هیوادارین کە پابندی ڕێنمایەکانی پۆلیسی دارستان من لەبەرەوەی سروشت و ژینگە لە خۆیان نەشێوێنن ئەگەر نەوتە بێ من لەوانەیە ساڵی 150 من دارەکە باسیینم سۆبایەکی نەوت لەو ژوورەدانم لە ڕوو تەندروستی شۆ باشترە ئێمەش حەز ناکەین ئەمە بەکاربیینی بەڵام مەزبورین چی بکەین